ناوزەنگ و گوندی سەڵێ ئەمە ئەو شوێنەیە ماوەی 10 ساڵ بارەگە و ماڵی سەرۆک مامجەلالی تێدا بووە. بووین بە پێشمەرگە بۆی دیفاع لەگەلەکەمان بکەین هەستمان بەوە دەکرد کە حیزبی بەعەس زۆڵم لەگەلەکەمان دەکات دەیەوێت پاکتاوی گەلی کورد بکە و گەلی کورد نێڵێ ئێمە بۆیە بووین بە پێشمەرگە دیفاع لەگەلەکەمان بکەین. بە خاکەڕایی و قسەکردنەکەیان دیارە کە هێشتا متمانەیەکی زۆریان بە حیزب و ڕابەرەکەیان ماوە. لە هەفتاکانی سەدەی ڕابردوو هاتوونەتە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بوون بە پێشمەرگە بەشێکیان پێشمەرگەی دێرین و دانەبراون. مەجلیسیان گەرمە و باز لە سەردەمی هەڵگیرساندنی شۆڕش و بەرکەوتنیان لەگەڵ سەرۆک مامجەلال دەکەن. ئێمە وەکو پێشمەرگە دەرینەکان کە کاتی خۆی بارگاکانمان لۆ سنوورانە بوون بە تایبەتی لە دوای هەشتاکان کە لێرە بوون بارگای سەرکردایەتی ئەو کات لێرە بڵین لێرە بووە بڵین لە پێش هەشتا و ئەوانە بەس لە دوای هەشتا و سێ بارگای سەرکردایەتی ڕۆژ بۆ مەنتیقەی خۆشناوەتی و لەوێشەوە بۆ دۆڵی زافایەتی لە دوای هەشتا و هەشت و کارەساتیان فال بارگایەکان هاتنەوە ئەو سنوورانە. ئەمە کە بووینە پێشمەرگە لە سەرەتاوە لە 76 کە بووینە پێشمەرگە دیارە لە هێندێک لە شوێنەکانەوە هەندێک تەوجیهات دەرا خەڵکی ئەوەی کە خەڵکی ڕێخستن بێت وەکو خەڵکی ڕێخستن تەوجیهات دەرا دوایی ئەو دوای لە خەڵما خەڵک حاضر بوو بەوەی کە چەک هەڵگیری ئەو جلەیەوە مەفرەت سەرەتاکان دروست ماشەکەن هەڵگرت و ئەمن هەم وەکو ئیشی چەکدا پێشمەرگەش بووم و ئیشی ڕێخستنیشم دەکرد. ساڵی 1976 دروست لەو کاتەی هاوڵاتیانی هەرێم ناومێدن و هیچ هیوایەکیان نەماوە. یەکێتی بە هەڵگیرساندنی شۆڕش دەبێتە ئومێدێکی گەورە بۆ خەڵکی کوردستان و پۆل پەیوەندی بە ڕیزەکانیەوە دەکرێت و وەچەرخانێکی گەورە لە دۆخی هاوڵاتیاندا دروست دەبێت. یەکێت نیشتیمانی کوردستان لە ناومێدیدا ئومێدی بۆ خەڵک دروستکردەوە لە ناوچەکەی ئێمە کە شوێنێ و ناوزەنگ و دەستیان پێکردەوە جەنابی مامجەلال و دەستەی دامەزرێنەر لە 76 هاتن بۆیرە خەڵک تووشی ناومێدێکی زۆر بوو کەو کاتە 100,000 چەکدار ئاش بەتاڵی پێکرا بوو. یەکێت نیشتیمانی کوردستان شانی دابەت دوژمنەکانمان لافی ئەوان لێدەدا کە یەکێت کوردەوە وا ئاش بەتاڵی کردووە ناتوانن دە چەکدار بنێرنەوە شاخ ئەو بوو یەکێت نیشتیمانی کوردستان خەون و خەیاڵەکانی دوژمنەکانیان لە گۆڕنا. ئەگە دێمە ناو شوێنیە پێم ناخۆشە تا دێم بەڵاگە هاتم هەموو شتەکانمە بدێنەوە هەموو شتەکان بدێنەوە کە مەسەلەن هاتووم مامجەلال وتەتی دەبێ وەختی یعنی لە 88 یعنی شۆڕش جارێکی دیکە دەیویست ئێران و عێراق ڕێککەونەوە جارێکی دیکە یاری بە شۆڕش بکەنەوە و شۆڕش تەسلیم بکەنەوە. مامجەلال هەستا بە کاک شێخ هەر گوتی دەبێ دەوری هەموو زەڵێ خانوو بکرێ خانی بدەفن خانوو کرا دەستە دەستی من کرا مەسەن ئەو خانوانە هەر ئەم کردووە خەت ببین ناشتەوە. ئەوان دەڵێن دامەزرێنەری حیزبەکەمان ئێستا لە ژیان نەماوە بەڵام هێشتاش ئامادەن قوربانی بدەن لە پێناو ئەو ڕێبازەی کە سەرۆک مامجەلال بۆی داناون و شانازی پێوە دەکەن. بەڕێز مامجەلال بەداخەوە کە ئێستا لە ژیان دانەماوە بەڵام ڕێبازەکەی ئەوەندە ڕێبازێکی پیرۆزە بۆ دەیان سەدەی دیکەش خەڵک لەسەر ئەو ڕێبازێک کە بەڕێز مامجەلال یەکێتی نیشتیمانی کوردستانی دامەزاندووە لەو ڕێبازە ئامادەن قوربانی بدەن جانفیدایی بکەن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چکە بوونی مامجەلال نەک بۆ کورد بۆ یەکێتی بۆ هەموو عێراقیەکانیش پێویست بوو. بەداخەوە دوای وفاتی مامجەلال ئەوەی کە هەبووە باشە بڵین لە عێراقش دەما ئەو سەقامگیرەی کە لە عێراق و لە کوردستانیشدا هەبوو نەما بۆیە مامجەلال ڕەمزێکە سمبولێکە گەلی کورد دەتوانین لە هەر سوارپاسی کوردستانەوە شانازی بە مامجەلالەوە بکات. ئیشەکە زۆر قوڕ بوو لە سەرەتاوە لە بەرەوەی هەم ڕژیم یەکجار زۆر بەقەوەت بوو ئەو کاتەی و دروستکاریش نەما بوو پێشتر خەڵک زۆر بێئەمەل بوو بەڵام کە تەوجیهات دەرا و خەڵک وانەی بوو پێشمەرگە چەکی هەڵگرت چەکن هەڵگرت و لە ڕێخستنی دەستن بە دروستکردنەوەی ڕێخستنیش کردن و ڕێخستنەکانیشن پێشە پێدانوانی بوو ئەگەر خەڵک وردە خۆشحاڵ بوو.
سەرکردایەتی شۆڕشی نوێی کورد لە خڕی ناوزەنگ و گوندی شوێنێ و زەڵێوە بە سەرکردایەتی سەرۆک مامجەلال سەری هەڵداوە. سەختی جوگرافیای ناوچەکە هۆکارێکی باش بووە تا ڕژێمی بەعز نەتوانێت دەستی بە ناوچەکە بگات. دوای تێپەڕبوونی 50 ساڵ تا ئێستاش پێشمەرگەکانی ئامادەن دووبارە گیانفیدایی بکەن و چی پێویست بێت بۆ یەکێتی ئەنجامی بدەن. ئەنجومەی ناوەند دانرابوو سەرۆک مامجەلال داینابوو ئەنجومەی ناوەند بە قووەت کەنەوە ئیتیمان بە ئافرەت بدەن، ئیتیمان بە خوێندەوار بدەن، ئیتیمان بە گەنجەکان بدەن، ڕۆشنبیرەکان با ئیهمال نەکرێن کە لە شاخ بوون لەگەڵەمە ئێستا ئیهمال کراون و ناڕزایان هەیە. دڵی ئەوانە چاکەنەوە هەمان کوانکەنەوە خەڵکی وا دەست ناکەویتەوە ئەوانە هەمووی مفەکیرن، هەمووی خوێندەوارن، هەمووی ڕۆشنبیرن. یەکێت نیشتیمانی کوردستان پارێزەری یاشتویە، پارێزەری دموکراتیە، پارێزەری مافەکانی مرۆڤە و ئەو شوێنە یەکێتی لێبێ ئازادی لەوەیە. یەکێت نیشتیمانی کوردستان هەر بۆ یەکێتیەکان و بۆ لایەنگەران یەکێت نیشتیمانی کوردستان نیە، بۆ هەموو ئەو حیزبانەش کە لەژێر لە سنووری یەکێت نیشتیمانی کوردستانن یەکێتی وەکو چەترێک دەیان پارێزێ. بۆیە پێویستە یەکێت لایەندام و لایەنگەران یەکێت نیشتیمانی کوردستان وەک بیلبیلی چاوەکان یەکێت نیشتیمانی کوردستان بپارێزێت و بە قووەتی کاتەوە. ئێستا سەرۆکێکمانەیە سەرۆک باوەڕ پیرۆزبای لێ دەکەین توانێتی حیزبەکەی تەنزیم کاتەوە. شانازی دەکەین کەوا بەڕێز کاکبابل تاڵەبانی کوڕی بەڕێز مامجەلال و ئێستا ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات. بۆ ئێمە وەکو ئەو دڵسۆزانەی کە لە سەردەمی مامجەلال و لە سەردەمی شاخدا هەموو تەمەنی خۆمان بە شۆڕش و بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشیوە، داوا لە بەڕێز کاکپاڤێڵ و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بەر لە هەموو شتێک یەکێتی ناوی یەکێتی بپارێزن، هەوڵ بدەن چۆن مامی ڕەحمەتیمان دەیفەرموو یەکێتی بۆ هەمووان و هەمومان بۆ یەکێتی. ئێمە ئێستاش هەمومان بۆ یەکێتین، ئەو تەمەنەی کە ڕابردووە بۆ یەکێتیمان بەخشیوە ئامادەین ئەو تەمەنەی هەشمانە دووبارە بۆ یەکێتی بەخشین.